ئەگە تەزاوجە لۆ ڕێگە پێدانی پێدام ئەمە سێ خانی دروستکەم دوای تەزاوج 15 سارە تەزاوجە لۆ 15 سارە ئەوڕۆ لە من تێک دەدا لەبەرەوەی شخصێک وەریگرتیا سەرۆکی حکوومەت نەیگو هەر خانیەک مالی تێدا بوو نابێت تێک بدرێ نەیگو هەر خانیەک سەرۆکی حکوومەت نەیگو هەر خانیەک لە پاش ساڵی 2008 دەبی نابی تێک بدرێگە تەزاوجیش بی ئەدی لۆ تێک درا دوایەکە سەرۆکی شارەوانی تازە بە بیری دێتەوە و خانیانە تەزاوجە 13 سارە من خانیم دروست کردیا 13 سارە ئەمن ئەو خانیانەم دروست کردیا کابرا دێتە کنە من دەرێ ئەمنە و عاردەی وەردەگرم ئەگە خینیش بڕژێ عمەر زراری گوتی ئەو عاردەی وەردەگرم ئەگە خینیش بڕژێ 4 سال 5 سارە هەولێ و عاردەی دەدا وەرگری کوتمان کاکە واز لەو عاردەی بینە گوتی وەردەگرم ئەگە خینیش بڕژێ ئەلعانەکە خانی 12 سار نییە تەزاوجە لۆ 12 سارە تێک نادا لۆ موافقەیدا ئەدی کە دروستمان کردیا دەرێ وەڵا غورفەی گچکۆکەیە ڕێگە پێدانمان پێدا غورفەی گچکەی چی جەماعەتی زوباتەکان هەموو لێرە دەرسیان گوتیتەوە 15 سارە لە چێ بوو شارەوانی لۆ ئەو ڕۆژوان زراری پارەی دایتە تو بە پارە ئەتووی کڕیە هاتی خانی من تێک دەدەی ئەمە کۆدمان هەبووە لە شارەوانی کا کۆدیمە دەچێت شارەوانی دەرێ هیچ کۆ دەچینە کەشفیان لۆسەوە عاردەی ناردێ دەرێ بەتارە کاکەەوە بەتارە بیری ئاوەی لێ درایە سارە برجی 20 متر دەستە ئاسمانێکە بیری ئاوێت لۆ لێ دەدا ئەوە مخانە کرایە تەمەشا شوورێکە هەر چا دەورەی عاردەکەی شوورە کرایە یعنی شارەوانی تو ئاگات لێ نەبووە کورات و 1 متری دەبینی 1 متر بلۆکەچی دەبینی لەسە هاوڵاتیەکی فەقیر دەشیگیری و تەعاودیشی پێ پڕ دەکەیەوە و بلۆکەکەشی لێ خرا دەکەی کەس نییە قسەش بکە هێلۆ یعنی بەس لە بەوەی کابراایکی دەورەمەدە ساحیبی گوندی ئارامە شریکی چەند بەرپرسە چیە هە لەبەر ئەوەی یعنی غەدری لە خەرچی دەکە ئەدی قانون نییە ئەدی یاسا نییە داوام لە سەرۆکی حکوومەت هەیە